بەڵێ بۆ قسەکردن لەبارەی پرسە کە عێراق ئێستا جیرۆدێ بەدەست مادەی هۆشبەرەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محەممەد حەسناوی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان سەر بە وەزارەتی ناوخۆی عێراق. بەڕێز محەممەد حەسناوی ساڵتان لەبێتەوەم کاتتان باش. بەڵێ بەڕێز حەسناوی بەریا چەند ڕۆژان ئامارێکی مەترسیدار هاتە بەڵافکردن و نێزی 12,000 کەس ji bazirgan û bikarhênerên madên hojber li Iraqê hatine girtin. Gelo dîtnate bes ev rêjeya an rêje pêtir e? السلام عليكم. سڵاوتان زۆر سوپاس بۆ کەناڵی کوردستان 24 بۆ میێوانداریە مەڕاست سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز وەزیری ناوخۆ هەروەها بە چاودێری لیوا ئەحمەد زەرگانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان زۆر لە نزیکەوە چاودێری ئەم بابەتە دەکەن. بەڕێوەبەرایەتی ئەم بەڕێوەبەرایەتیە دێرینە کار و چالاکیەکانی بەردەوامن لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە. هەوڵ و کەڵمەت و کۆششی زۆر چڕ هەن لەلایەن وەزارەتی ناوخۆوە سەبارەت بە بابەتی مادە هۆشبەرەکان لە عێراقدا. بەڵێ بەڕێز حەسناوی مادەی هۆشبەر چۆن و لەکوێ دێتە عێراق؟ بازرگانەکان چ شێوازێک بەکاردێنن بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەرەو عێراق؟ بێگومان ئێمە دەزانین بەڕاستی کەمەڵێک فلت و فێڵی گەرەک زۆرە ڕێگا سەختەکان بەکاردێنن بۆ بەهێنانی هەروها لە شاخەکان و دەواازەکان بەکاردەهێنن بۆ هێنانی مادە بەڵام نازانی لە وڵاتەنەوە لە کام وڵاتەوە مادەی هۆشبەر دێت. بەڵێ ئیدی توزانیژی سنوورین عێراقی بەکرینە ئەف مادەی هۆشبەر باوەیەکی مەترسیدار لە وڵاتên devêrê bela bûye. Lê Iraqê li gor amarên aliyên peywendîdar li hikûmeta federalî li hikûmeta Herêma Kurdistanê bawayekî gelek metirsîdar bela bûye. Gelo hîç jê derek destêwedanîne ku bi vî awayê sanahî çawsa bela bûye? ئێمە ئەمڕۆ وەک دەزانن بەڕاستی چەندین کۆنفرانسێ سەبارەت بەم پەتا مەترسیدارە کە مادەی هۆشبەرە کە بە سخێرایی بڵاو دەبێتەوە لە عێراقدا لە وڵاتانی دیکەش لە هەمان کاتدا بەڵام بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز سوودانی و حکوومەتی بڵێن وەزیری ناوخۆی حکوومەتی فیدرالی بەڕاستی چەندین تیمی تەکنیکیشی هەن بۆ ئەوەی کە سنوورێک بۆ دانان سنوورێک دابنێن بۆ تەشەنەکردنی زیاتری مادە هۆشبەرەکان لە عێراقدا کە پشتیوان بەخوا ئێمە دەتوانین بڵێن لە داهاتوێکی نزیکدا کۆنتڕۆل بکەن بابەتی مادە هۆشبەرەکان ئەمڕۆ لە عێراقدا بەڕاستی تەشەنەی کردووە وەکو گوتمان لەو ناوچانەی لەو ناوچانن لە وڵاتانیشدا نەک تەنها پشتیوان بەخوا ئێمە هەوڵ دەدەین کە سنوورێک بۆ مادە هۆشبەرەکان دابنێن و لە ڕێگەی چێو کار دەکەین لە ڕێگەی تیمی تەکنیکیەوە کار دەکەین لە ڕێگەی تیمی وەڵامدانەوەی خێرا لە ڕێگەی پۆلیسی فیدرالی و لە ڕێگەی پۆلیسی دەواازە سنووریەکانەوە کۆنتترۆل بکەین پشتیوان بەخوا ئێمە دەتوانین کەەوە ئەم پەتایە کۆنتترۆل بکەین. بەڵێ ئێوە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان و وەزارەتی ناوخۆش کە بەڕێوەبەراتەکەیەوە بەشێکە لە وەزارەتی ناوخۆ چیتان کردووە بگەڕێن بە دوای هۆکارەکانی تەشەنەکردنی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر واتە بێگومان هۆکارەکەیەکەوە کات خەڵک پەناباتە بەر مادەی هۆشبەر ئایا بێکاریە یان چه هۆکارێکە سەرەتا چارەسەری ئەم هۆکارانە بکەن بێگومان ڕەنگە کۆنتترۆلکردنی ئاسانتر بێتەوە کات. بێگومان ئێمە وەکو وتمان حکوومەت لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە پێویستە بێکاری نەمێنێت بێکاری نەهێڵدرێت سنوورێک لە هەمان کاتدا بۆ ئەوە دابدرێت کە گەنجان گیرۆدەی و ئالوودەی مادە هۆشبەرەکان و کافتریاکان و ناوچەکراوەکان نابن پێویستە حکوومەت وەکو گوتمان کار لەسەر ئەم بابەتە کە هۆشیارکردنەوەی گەنجان لە هەمان کاتدا هۆکارێکی دیکەیە لە ڕێگەی چی لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی دیکەوە لە ڕێگەی سەرۆکۆزیران حکوومەتەوە هەروەهاکردنەوەی چەندین کارگە بۆ ئەوەی کەوا گەنجان بتوانن کار بکەن لەو کارگانەدا واتە کارێکی بەتاڵیان نەبێت بۆ ئەوەی کەوا جیرۆدەی ئەم مادە هۆشبەرانە نەبن چونکە ئەمە بابەتە بابەتێکی دەرونیە چونکە کاتێک کە بەکاری دێنێت لە ڕووی دەرونیەوەیەک
کاتێکی هەیەکەوە پێی بردەکاتەوە بۆیە پێویستە سنوورێک بۆ ئەم مادانە دابنێن بۆ ئەوەی کەوا گەنجانیش زیاتر و زیاتر تووشی ئەم مادە هۆشبەرانە نەبن بە لە ڕێدا نەچن ڕوبەڕووی کارێکی نائەخلاقی نەبن لە هەمان کاتدا ڕۆڵی بەخێوکەر زۆر گرنگە لەم بابەتە پێویستە بەخێوکار و سەرپەرشتیار ڕۆڵێکی گرنگ ببینێ لە هۆشارکردنەوەی کچوو کوڕەکانیدا چونکە بابەتی هۆشیاری زۆر گرنگە شیرازەی تێکچوونی شیرازەی خێزانی هۆکارەکەی چییە هۆکارەکەی مادەی هۆشبەرە فەرموون بله برس حسناوی لعراق بکارینانا مادن کحولی هاتنا قداغه کرن تو زانی جماره که گله که خلک مادن کحولی بکارینانا که به دهان سال لعراق باوی که آزاد هبونه گلو قداغه کرنا وی ماده هو نبینن کجاره که دم بکار هنرین مادن کحولی اوجی ده پنایبو مادن هوشبر ببن و روش خرابتر ببه سیرکە بەڕێز ئێمە ئەمڕۆ دەزانین کە بەڕاستی ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە بەڵام بەداخەوە هەندێک لە زانیاریەکان بە هەڵە دۆرەگوازرێنەوە بەڕاستی مادە کحولیەکان عراقدا قەدەغە کراونین بەڵام ئێمە دەزانین لە هەندێک ناوچەک ڕەنگە قەدەغە کراوە بن واتە ناوچە پیرۆزەکان کە ناکرێت مادەی کحولی لەو ناوچانەدا بفرۆشێت لەو پارێزگا پیرۆزانە بەڵام قەدەغە کراو نییە مادەی کحولی لە عراقدا شتێکە قەدەغە کراو نییە سیرکە ئێمە لە شەقامەکاندا دەکەین چەندین فرۆشگای فرۆشتنی مادەی کحولی هەیە کە ڕێگە پێدراون لە وەزارەتی گەشت و گوزارەوە کەواتە بڵین ئەم بابەتەی قەدەغەکردنی مادە ئەمە شتێک نییە بڵین قەدەغەکردنەوە ئەم بابەتە هەڵەیە کە ڕاگەاندەکان بەم شێوە دەیگوازنەوە بەڵە بەرز حەسناوی باس لەوە کرا چەند ڕۆژی ڕابردوودا دەست بە سەر چەندین جۆر مادەی هۆشبەر ژیراوە لە عراق لە شێوازی جۆراوجۆر لە شێوازی جەلی کە منداڵان بەکارێنن ئەیخۆن و لە ناو جگەری ئەلکترۆنی کارتان چییە بۆ ئەمە پلانتان چییە بۆ ئەمە کە گەنجان جگە لەمە دوورکەونەوە لە جگەری ئەلکترۆنی کە ئێستا مەترسیی زۆری هەیە لەسەر گەنجان و چاوەڕێشەکرێت کە بەو شێوە ئەوترێ مادەی هۆشبەری تێدا بێ بێگومان بەڕێوەبەراتی مادە هۆشبەرەکان بە کۆشەوە کاری کردووە بۆ ئەوەی کەوا بەڕێوەبەراتەکەمان زیاتر و زیاتر کار بکات بۆ بەرەنگەربوونەوەی مادە هۆشبەرەکان و دانانی سنوورێکی بۆی تیمی پسپۆر و تایبەت هەن بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی مادە هۆشبەرەکە بینەوە دەواازەکان دابخەین چاودێرێکی چڕ هەبێت لەلایەن بەڕێوەبەرات و فڕۆکەخانەکان و پشتیوان بەخوا ئێمە دەتوانین کەوا سنوورێک بۆ ئەم بابەتە مەترسیدارە دابنین ولی برس محمد حسناوی افسری ریبراتی گشتیا کاروبار مادن هوشبری اگری ده وزارت نفع عراق سپاس برس حسناوی سپاس بۆیە